سەرنجەکانی هەڵبژاردننی ئەمساڵ لەسەر ڕەتکردنەوەی ستەم و ستەمکارەکانی حکوومەتی ئیتیحادی بەغدا کە بە مەرکەزی ڕەفتار دەکات چڕ دەبێتەوە و دەمانەوێت کوردستان جارێکی تر بکەوێتەوە سەرپێی خۆی و دەسەڵاتی ڕەوای بەدەست بهێنێتەوە. هەلومەرجی پێشوو کێشەکانی حکوومەتی عێراق لەگەڵ کوردستان ئازاری ویژدانی نەتەوەیی مانیدا و ئایندەی نەوەکانمانی خستە مەترسیەوە. لەو کاتەشەوە بەغدا بە خراپی هەڵسوکەوتی لەگەڵ کردوین. ناوچە دابڕاوەکانی کوردستانی تاگڕەوانە بەڕێوە بردووە. گەلی کوردی بێبەش کردووە لە سامان و لە داهات و لە موچە. مافە ئابوووریەکانمانی زەوت کرد وەک بڵێ عێراق سیستمێکی فیدراڵی نەبێت. ئاڵای کوردستانیان داگرت و دەیانەوێت ناسنامەمان بسڕنەوە. ئێمە وڵاتێکمان هەیە شانازی پێوە دەکەین و خۆشمان دەوێت و هەرگیز دەستبەرداری نابین. ئیتر بەسە. تەنها لە ڕێی تیمێکی بەهێزەوە لە بەغدا دەتوانین بە دەستور خاک و سنوورەکانمان بەدەست بهێنینەوە و موچە بدرێتەوە. چیتر نابێ حکوومەتی بەغدا تاگڕەوانە لەبارەی کوردستانەوە بڕیار بدات کەی پێیان باش بوو فڕۆکەخانەکانمان دەدەنەوە، بەڵام چۆن دڵنیابین کە جارێکی تر دایناخەنەوە. ئێمەی گەلی کوردستان لە ڕێی بەهێزبوونمانەوە لە بەغدا دەتوانین دەسەڵاتی چارەنووسی خۆمان بگرینەوە دەست. جارێکی تر شکۆی خۆمان بەدەست دەهێنینەوە، جارێکی تر سەربەرز دەبینەوە. پێویستە وەک جاران گەلەکەمان لە ڕووی ئابووریەوە ببوژێتەوە. پێویستە گەلەکەمان لە ئاسایش و ئارامیدا بژین. پێویستە موچەی فەرمانبەران بگەڕێتەوە. واژۆی خۆت بکە تا بە شانازیەوە بەنەوەکانت بڵێ بەشدار بوویت لە هەستانەوەی کوردستاندا. واژۆی خۆت بکە تا چانسێکی تر بۆ کوردستانێکی دەستوری وەربگرینەوە.